طبعا مامۆستا ئەردەوان بنارەی چۆلی وەکو گوتمان لە سەردەمی ئەمارەتی ئەتابەجی لە هەولێر دروستکراوە. ئەمارەتی ئەتابەجی ئەمارەتێکی یەک لە میرنشینەکانی با بڵێن دەوڵەتی سەلجوقی بووە. یەکەم زار تابعی ئەمارەتی زەنجی مووسڵ بووە، عیمادەدینی زەنجی کوڕی ئاقسوونقوڕ با بڵێن ئەوانە ئەمارەتێکی زۆر فراوان بووینە. پاشان چۆن دەڵێ ئەوانە لە ناو ئەمارەتی زەنجیش زۆرێک لە حکمی زاتی وەردەگرن لە هەولێر دەبێتە ئەتابەجێکی تابعی ئەتابەجێی زەنجی مووسڵ. پێش ئەوەی سوڵتان مزەفەر ببێتە حاکمی هەولێر، بابی زەینەدین عەلی کوچک حاکمی هەولێر بووە، بەڵام لە سەردەمی زەینەدین هەولێر ئەو پێشکەوتنە گەورەی بەخۆیەوە نەبینیوە بە بەراورد لە سەردەمی سوڵتان مزەفەری کوڕی. یەکێ لەو شاکارە گەورانەی سەردەمی سوڵتان مزەفەرەدینی گۆکبۆری ئەو منارەی چۆلیەیە. طبعاً منارەی چۆلی ئەوەی کە ئێستا کە دەیبینین کە منارەیەکە بە تەنیا لەو شوێنەیە، جاران وانە بووە. ساڵی شێستەکان تیمێکی ئاساری عێراقی هاتوونەتە ئەو شوێنێک کە ئێستا مەلەی وەستاوین، لێرە پشکنینی شوێنەواریان کردووە، شوێنەواری دیواریان دۆزیوەتەوە. ئەم دیوارە تەمان هەموو ژووری تێدا بووە، حوجرەی تێدا بووە، نیشانەی ئەوە بووە کە لە تەنیشت ئەو منارەیە مزگەوتێکی تر کۆنترە بووە، بەڵام دوایە ئەو منارە یان با بڵێن سوڵتان مزەفەر هاتووە نوژەنی کردیتەوە، شوێنێکی پێشکەوتوتری لێ دروست کردووە لەسەر دار و پەردووی شوێنەوارە کۆنەکە. کەواتە منارەی چۆلی مزگەوت بووە، یان با بڵێن مەڵبەندێکی زانستی زۆر گەورە بووە، بەڵام شوێنەوارەکەی بە مروری زەمن کە گۆڕانکاری با بڵێن سیاسی، گۆڕانکاری عسکەری لە ناوچەکە هاتوۆتە ئاراوە، ئیتر ئەو شوێنەوارانە گشتی لە ناوچووە نەماوە، تەنها منارەکە بە خۆڕاگری ماوە. ئەوەش نیشانەی چییە؟ نیشانەی پتەوی لایەنی معماری منارەکەیە کە بەو شێوەیە بەرامبەر بە کەش و هەوا، بەرامبەر بەو هەموو گۆڕانکاریە سیاسی و عسکەری و ئەو هەموو شەڕ و پێشاتانەی کە لە ناوچەی ڕوویداوە کەچی هەر بە خۆڕاگری ماوەتەوە.